کتێبەکەی من کتێبێکی دیکۆمنتاری ڕووپێوی سیاسیە لەسەر ئۆپەراسیۆنەکانی تورکیا لە هەرێمی کوردستان و وەک نمونەیەکیش ناوچەی برا دۆستم هەڵبژاردووە کە پێم وایە دڵی جوگرافیای کوردستانە و سێ پارچەی کوردستان بەیەکەوە ئەبەستێتەوە. ئەگەر بێت و تورکیا لەو ناوچەیە ئۆپەراسیۆنەکانی سەرکەوتوو بن بە هەڕەشەیەکی گەورە ئەزانم بۆ سەر ئەمنی قەومی و کیانی هەرێمی کوردستان. لەبەرەوە لە کتێبەکە هەوڵم داوە داتا و ئامار و زانیاری ئەو بخەمە ڕوو کە ئێمە لەبەردەم مەترسیێکی گەورە داین بەهۆی ئەو جەنگانەی لەسەر سنوور هەیە و تاکیدیشم لە زمانی دیبلۆماسی و ئاشتی و چارەسەری سیاسی کردوتەوە و ئەمە قسەی من نییە بەڵکو مێژوو ئەوەی سەلماندووە کە بە چارەسەری سەربازی کێشەی کورد یەکلا نەبووتەوە بەڵکو لە سەرمێزی گفتوگۆ و بە دانپێدانان بە مافە شەرعی و مافە ڕەواکانی کێشەی کورد ئەتوانرێت ئەم پرسە چارەسەر بکرێت و هەر کاتێکیش ئەمەلی سەربازی و کردەوەی سەربازی بەکارهاتبێت لە دژی کورد نەک هەر سەرکەوتونە بۆ بە پێچەوانەوە نەهامەتەکانی زیاتر کردووە و من لەو کتێبەدا ئامار و داتا و بنکۆڵکاریەکەم کردووە لەسەر ئەو هەنگاوانەی کە تورکیا لە ڕووی دروستکردنی بنکەی سەربازی لە ناوچەکانی هەرێمی کوردستانەوە هەوڵی بۆ داوە و کاری بۆ ئەوکا و کاری لەسەرەکە. مەترسەکانم خستۆتە ڕوو لەو بارەوە. هیوادارم کە کتێبەکەی من سەرەتایەک بێت بۆ ئەنجامدانی توێژینەوەی هەمەلایان و لێکۆڵینەوەی سیاسی پڕ بە زانیاری تر تیمێک و گروپێک و ناوەندێکی ئەکادمی بتوانێت باشتر لەسەر ئەو بابەتە کار بکە و چەندین توێژینەوەی تازەی لێ بەرهەم بێت بە تایبەتی ئەوەی من ئەکرێت سەرەتایەک بێت کە بتوانین بۆ داهاتوو شتی گرنگتر پێشکەشکەین. ئێمە لە ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو دووشەمان کۆڕ و سیمینار و ناسانی کتێبمان هەیە بێگومان ئەو کتێبانە دەناسیرین کە بۆ کورد و بۆ مێژوو زرورن. کۆڕی ئەمڕۆمان بۆ نووسەر هەندرێن شێخ راغب بوو ناساندن و بەخشین و بڵاوکردنەوەی ئەو کتێبە بوو کە بەناونیشانی تورکیا لە برادۆست. ئەو کتێبە یەکێکە لە کتێبە گرنگەکان پێویستە هەموو تاکێکی کورد بیخوێنێتەوە بۆی بزانی تەواجد و داگیرکاری تورکیا لە سنوورەکەی ئێمە چۆنە کە پێش ئەوە پەراسانی تورکیا نزیکەی 15,000 سەربازی لێرە بووە. 60 بنکەی سەربازی تورکی لە هەرێمی کوردستان بوونی هەیە کە ئەوە خۆی لە خۆیدا کارەساتێکی گەورەیە و بە ئاشکراش ئەردۆغانیش باسی کردو دروستکردنی هیلالی تورکیە لە سنوورەکە لە هەرێمی کوردستان وە مەترسی دروست دەکات بۆ سەر قەواری هەرێمی کوردستان لە ئایندەدا و لێکەوتەی خراپی دەبی و تورکیا بە چوونی بۆ برادۆست ناوەستی دێتەوە قەندیلی دێتە شوێنەکانی دێتە هەولێریش ئامانجی ئەو هەرێمی کوردستانە بە تەنها لێدانی پەکەکە نییە کە ئەوە کردوتە بیان و بۆیە پێویستە ئەو کتێبە کە داتا و ئاماری زۆر ورد و باشی تێدایە چێکە لەو کتێبانێکە پێویستە هەمووان بخوێننەوە و بۆی ئاگامان لێبێت چی دەگوزارێت لە هەرێمی کوردستان.